نۆیەمین ماراسۆنی نێودەوڵەتی لە هەولێر بەڕێوەچوو. لە دوای 2 ساڵ لەوەستانی دوجار ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر لەژێر دوشمی ئاشتی و ئارامی و ئاوەدانی دەستی پێکرد. ماراسۆنەکە بە بەشداری زیاد لە 1500 وەرزشوە لە گشت شارەکانی هەرێم و ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوروپا و ئەمریکاش بەڕێوەچوو. بەشداربووان بەسەر 2 ئاسدا دابەش کرابوون، ئاستی 21 کیلۆمەتری و ئاستی 4 کیلۆمەتری. لێهاتووی یاریزانانی ڕۆژهەڵاتی کوردستان وای کردبوو کە دەست بەسەر ماراسۆنەکەدا بگرن بە شێوەیەک لە ئاستی 21 کیلۆمەتری بۆ پیاوان پیشمان کورزیهی بە کاتژمێرێک و 5 خولەک توانی پلەی یەکەم بەدەست بهێنێت و محەممەد موڕادی بە 2 خولەک لە دوای هاونیشتیمانیەکەی توانی پلەی دووەم بەدەست بێنێت و ڕێڤینگ محەممەدیش لە شاری هەولێر توانی پلەی سێیەم بەدەست بێنێت. لە ئافرەتانیش ئامال خدر بە کاتژمێرێک و 34 خولەک توانی ببێت بە یەکەم و ئۆلیکساندرا خانتێل لە ئوکریناوە بوو بە دووەم و ڕاشێد دیستۆنی ئەمریکیش پلەی سێمی بەدەست هێنا. لە ڕاکردنی 4 کیلۆمەتری پیاوانیش میلاد ساڵح پلەی یەکەم و ڕێبوار موڕادپور پلەی دووە بوو، شەهەد ئەحمەد پلەی سێمی بەدەست هێنا. لە هەمان ڕاکردن بۆ ئافرەتان ڕازیە سەلیم پلەی یەکەم و گری تەلیڤی و سەناسۆران پلەی دووەم و سێمیان بەدەست هێنا. سەرەتا زۆر بەخێر بێن، دەستان خۆشبی. ئێمە ژمارەیەکی زۆر سەروی 3000 کەس ناوی خۆی تۆمار کردبوو، بەڵام خۆتان بینیتەن ئەمڕۆ جەوەکی بارانایی بەڵام جەوەکی خۆش بوو. لەگەر ئەوەشدا مەراسۆنەکە ئەنجام درا، نزیکەی 1500 بۆ 2000 کەس بەشدار بوو، لە نێوانیاندا هەموو با بڵێن چینی نەتەوەکان و خەڵکی بیانی و ڕاکەرانی منداڵ و ئافرەت و پیا و هەموو بەشدار بوون لەم مەراسۆنە. بەشداربووان لە هەرێم و لە هەموو شار و شارچەکانی هەرم و عێراق و هەروەها لە دەرەوەی وڵاتیش خەڵکی بیانی کە دانیشتووی هەولێ با بڵێن هەرێم و عێراقن و هەروەها ڕاکەر و خەڵکی تایبەتمان هەبوو لە وڵاتانی دەرەوە هاتوبوون تەنها بۆ ئەم مەراسۆنە. من کورزەیم لە وڵاتی ئێرانەوە هاتووم، توانیم بە ماوەی کاتژمێرێک و 5 خولەک پلەی یەکەم بەدەست بهێنم. ڕێگاکە باش بوو، بەڵام بارانبارینەکە تۆزێ زەحمەتی بۆ دروست کرده بووم، بەڵام توانیم سەرکەوتوو بووم و پلەی یەکەم بەدەست بهێنم. یەکەمین ماراسۆنی نێودەوڵەتی لە ساڵی 2011 بەڕێوەچوو. نۆیەمین جارە لە هەولێر ماراسۆنی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت بە سەرپەرشتی ڕێکخراوی ئەڕبیل ماراسۆنە.